بەهۆی بەرزبوونەوەی باج لەسەر کاڵا بازرگانیەکان و خراپی مامەڵەی ئیداری مەرزی نافەرمی پشتە لەگەڵ شۆفێرانی ئەم دەروازە سنووریە. نیگەرانی شۆفێرانی بەدوای خۆی داهێناوە و لە ئێستاشدا بەهۆی ناجێگیری کەشوهەوا و خراپی ئەو ڕێگا بازرگانیە ژمارەیەکی زۆر لە بار هەڵگرەکان تووشی ئاستەنگی هات و چۆ بوون. جاران فاسەکە بوو 25,000 بووی سە فاسەکە ڕۆشتۆ 50,000 مەسەن نەوەبارێکی لە سیارەکە داناگیرێت هەر تێداوا ڕۆتینی سێریکەکە 50,000 سێنێ ئەگەر مەسەن نەوەیەک بێ دوو نەوە بێ سێنەوە بێت ئەگەر تا چوار نەوەشە ڕۆ جاروایە لە 50,000 ئەمە 200,000 دینارەکە ئەم 200,000 دینار ئێمە گەرمانەوە کەم وکرێت یا جاروای سەرکە تۆ بارێتێت نمونەیەک دۆنووسێت گڕەخوا نمونێترە دۆزیێتەوە داش ناگرێت یان بڕاتە کۆمپانیەکە لەناو ئەو تەقیگا فاسێکی بکات بڵێ کاکەمە بارەکەت شیاوە یان نەشیاوە بۆ ئەوی دەربچێت لە فاسە هەرێک ڕۆتینی ڕسمەکە ئەنووسێت لەسەری و 50,000 یا 200,000 لێسێنێ دەربارەی بڕێبارترمان هەیە لێرا 48 ساعتە خەوێت ئەم 48 ساعتە پێشتر وان نەبوو پێشتر ئێمە بارمانە کرد نمونونەکان لێوەرەگردین ڕۆیشتە مەغزن مەسەنە بارەکانمان لە مەغزنەدا ئەنا حتا ئەنجامەکەی دەرچوو کە ئەنجامەکەی دەرچوو نەتیجەکەیانەدا پێمان ئەنجای مامانتوانێت بارانە بفرۆشین ئیسێ من ڕۆژ وایە لە هەفتەیەکە دوو بارەکەین مەسەن 48 ساعتە و بارە ئەخەوێت و داواش لە حکوومەت دەگەین بەشم چاوپۆشێکمان بۆ کاکە هەم دەربارەی ئەم کۆمپانیا سارەکەی تۆزێت دابگرێت بە مەبەستی بە قاچاق نەهێنانی گاز لەلایەن شۆفێرە کوردەکانەوە کار بەدەستانی سنووری کۆماری ئیسلامی ئێران لە کاتی چوون و هاتنەوەی کاروانە بازرگانیەکان چێکی خەزانی ئۆتۆمبیلەکان دەکەن و بەو هۆیەشەوە بە شێوەیەکی سست جموجوڵی بازرگانی لەو دەروازە سنووریە بەڕێوە دەچێت. گلەکانمانەوەیە جادەکە خۆی بینی ڕۆژی باران پێنج جارێ سیارە ڕامان کێشێ لە سەرتەکە سێ جار ڕامان کێشێ لێرایشە دوو جار لە ئێرانیشە سەر بیوەستینە سیارە هەر جاری 10,000 و 5,000 و 15,000 بدەینە حەقی ڕاکێشانی سیارە ئەوە جادۆبانەکەی خۆی بینی بەخوا سیاری کاتی تێرین سێ چوار مانگ دەوڵ و ڕۆت و هەمووی ژێرەکەی بگۆڕینەوە کرێکەیش هیچ نییە ڕاستی کرێکەی بۆ هەولێر 475,000 باری کاشی بارەکەی تقریبا 26 تەن بۆ 27 تەنە دوای ئەوە گاز دۆری 200,000 ئەوێ بدەێتە مەسروفی گازەوە بێژگە هیلاکی و سیارە و تایە و خۆت و بەشێک لە شۆفێران نیگەرانن لە سیستەمی باجی مەرزەکە و ڕۆژانە بە ڕێژی جیاواز باجەکانیان لەسەر زیاد دەکرێت بە چەشنێک بۆ پشکنینی هەر ئۆتۆمبیلێک لە 15,000ەوە بۆ سەروی 85,000 بەرز کراوەتەوە و ئەمەش بارگرانیەکی زیاتری بۆ سەر ئەوان و خودی بازرگانەکانیش دروست کردووە زیاتر لە 2,000 ئۆتۆمبیل ناویان لە مەرزەکەدا تۆمار کراوە و ڕۆژانە نزیکەی 400 شۆفێر لەم مەرزە کەلوپەلی بیناسازی دەگوازنەوە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام مەرزی پشتەی سەر بەناحی بەمۆی پارێزگای هەڵەبجە.